ام صباح که بلگرادن و 10,000 سال تاریخا بلگراد هست. تی گوتن گوت تاریخا خود 44 جارا هاتیه خراب کردن و 10 هاتیه آوا کردن. بلگراد تی مانا باجار سپی هر چقاس ایرو پیچکی رنگ دای و بر بگوره ده چویه جی هی کیف و شاهی دوام که و بلگراد شوق ده. بێلگراد پایتەختی کۆماری سربیا بووە کە لە چواردەوری وڵاتانی مەجارستان و کرواتیا و بۆسنا هەرزەگۆڤینیا، ئەلبانیا، مەکەدۆنیا، ڕۆمانیا، هاوکات، بولگارستانیش هەبووە. بێلگراد هەرچۆنێک بێت شارێکە کە بۆ ماوەی 3000 ساڵ هاودەمی مێژووی ئەوروپای کردووە. بەپێی تۆمارە مێژوویەکان 115 شەڕی خوێناوی لە خاکی بێلگراد ڕوویداوە. هاوکات کۆتاجاری ڕوخان و وێرانی ئەم شارە بۆ ساڵی 1999 ئەگەڕێتەوە کە لەلایەن ناتۆوە ئەم شارە کە دڵی سربیا بوو بۆمباران کرا. ئیدی ئەوە کۆتا ڕوخانی شارەکە بوو. سربیا یعنی کاتێ ئەڵێم سربیا باسیەوە دەکەم کە لە پاشماوەی بێلگراد و ئەو شار و وڵاتە ماوەتەوە. ئەوەی لە پاشماوەی ئەم وڵاتەیە بەتایبەت بۆتە کێشێکی نێودەوڵەتی کە هێشتا بەردەوامی هەیە. لە ڕاستیدا لە ساڵی 2008ەوە لە کاتێکدا کە سربیا سەربەخۆیی بەدەستێنا ئیتر دانی پیادانرا، بەڵام هێشتا لەلایەن دوو هەرێمی سەربەخۆ بەڕێوە دەبرێت کە بریتین لە کۆزۆف و ڤۆیڤۆدینا. کۆزۆفۆ بێچێک لە ئەجەنداکانی سربیادا دەنرێت کە بۆتە دروستکەری پەیوەندی لە ناو وڵاتانی دەرەوەدا. گەر سەیری ئەمڕۆی سووریا بکەن دەبینیت کە نەخشەی سووریا جیاوازە لەو دنیای خودی سووریا لە نێو جیهاندا. باسی سووریای پێش جەنگ ئەەکەم. باسی سووریای پێش جەنگ ئەەکەم و دەرکەوتنی هەندێک جێگۆڕکەی تورکیا لەسەر نەخشەی سووریا. واتە هەندێک وڵات ئەسڵان ڕاستیەکان قبوڵ ناکەن. بۆ سربیاش کۆسۆڤۆ بارودۆخێکی لەم شێوەیەیە. سربیا ئارەزووی پاراستنی یەکگرتووی یوگۆزلافیای کردو و بەردەوام بوون لی لە کاتێکدا کە بارودۆخی هەمیشە جەنگ لە وڵاتەدا بوونی هەبووە و بەردەوامی پەیوەندەکانی ئەو وڵاتە لەگەڵ وڵاتانی دەرەوە لە کاتێکدا کە هێشتا هەندێک شت تەواو بنیاد نەنرابوو. دۆخی مادی و توانای نێودەوڵەتی هێشتا بەرەو ڕووی سربیا وەستا بوونەوە. سربیا وەک ئەمیراتیەک ئەندامێتی تەواوی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە لە یوگزلافیای کۆن کە بۆی ماوەتەوە. سەرەڕای ئەو هەموو شەڕ و ئابڵوقە و گەمارۆیە یوگزلافیا، دواتریش سربیا و مۆنتینیگرۆ وە لە کۆتاییشدا سربیا وەک وڵاتێک بەردەوامە. هاوکات وڵاتەکەمان لە چەندین ئەندامێتیش بێبەش کرا. ئەگەر بابەتی ئەندامێتی سەرەتا باس بکەین، ئەوە باڵکانیەکان ئەندامی یەکێتی ئەوروپا بوون، بەڵام لە ماوەی ئەندامێتی و دابەشکاری یوگزلافیا سربیەکان هەر وەکو گیسکی قوربانی پرۆسەکەیان زۆر بە خاوێنی بۆ بەڕێ دەکرا. بە هەمان شێوە دوای شەڕ هەم بۆ ساڕێژکردنی برینەکانی ئەو جەنگە و هەم ئەو هەڵ ئاوسانە ئابووری کە هەموو ئەوروپای گرتبەوە لە ساڵەکانی 2009 بۆ 2012 بۆ بەردەوامی پێدان جگەلەوەی لە ماوەی جەنگدا بوون
بەڵام هەوڵدرا تێگەیشتنێک لەگەڵ IMF دا بکرێت کە ئەمەش هەتا ساڵی 2015 درێژەی خایەن. پێش دابەشبوونی یوگۆسلاڤیا ماوەی گواستنەوە دەستی پێکرد. ئیتر بازاڕ و سامانە تایبەتمەندیەکان لە پلانی پێشەوەیا بوون. بەڕای من بە تایبەتکردن یەشێک بوو لە قۆناغە هەرە سەرەکیەکانی گواستنەوەکە. سەرەڕای ئەوەی بە تایبەتکردن لە وڵاتەکەماندا زۆر خراپ بووە. زۆربەی کۆمپانیەکانی دەوڵەت زۆر کەمتر لە نرخی خۆیان فرۆشران وە زۆربەی پێویستیە سەرەکیەکانی بەرهەمهێنانیشمان لە دەزیە. ئیتر هیچ شتێکمان نەمابوو لە بازاڕە تا بەرهەمهێنانی پێ بکەین و بەکاریان بهێنین. و لەبەرەم هۆکارە هێزی ڕکابەریمان کەمی کرد و لە وڵاتێکەوە کە خاوەنی هێز بووین کەوتینە بارودۆخێک کە بووینە وڵاتێکی ئاسایی. بەهۆی ئەم بارودۆخەوە هاوکات ئەو هەوڵانی کە دەدران بۆ ئازادکردنی بازار بۆ دووبارە گوردانەوە بە ئابووری لە ساڵی 2012دا بارێکی زۆر قورس کەوتە سەرشان و ئیتر ڕێژەی بێکاری بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بووە. جگە لەوەی کارکردنی خزمەتگوزاری جێگەی بەرهەمهێنانی گرتەوە تەنها لە سەدا 8 بەرهەمهێنان هەبوو کە ئەویش بەرهەمهێنانی چووکاڵی بوو. جگە لە بێکاری نادڵنیایی بازرگانی دەرەوە و ئاسایشی ئابووری بووە کێشەی گەورەتر کە ئەوەش بەردەوامی هەبوو. سربیا تەنها لە باری داراییەوە نا بەڵکو لە هەموو ڕوویەکی ئیداری و بەڕێوەبردنەوە بووە ئەو وڵاتی کە دووبارە خۆی یەک بقاتەوە. ناوچە و هەرێمەکان و ڕیزبەندی هەرێمایەتەکان دووبارە بەڕێوەبردننی تێدا کرایەوە. ئیدی وەکو کۆزۆفۆی سربەخۆ هەوڵی یەخنەوەی ئەدا کە دابەش بوو بەسەر ڤۆیڤۆدینە و بەلگراد و ڕۆژهەڵات و ڕۆژئاوای سربیا. وام چوار هەرێمە لەلایەن پەرلەمانێکی دیموکراسیەوە بەڕێوە دەبرێت. سەرەتای هەڵبژاردنەکان گەرچی لە سەدا 5 بوو کەمینەی هەندێک ناوچەی دیاری هەرێمەکەش بۆ ئەوەی نوێنەریان هەبێت و نوێنەرایەتیان بۆ بکرێ هەستان بە ئاسانکردنی مەرجەکانی بەشداریکردن لە دەنگداندا. ئەگەر باسی سیستەمی ئاسایش و دڵنیایی سربیا بکەین ئەتوانین بە شێوەیەکی دامەزراوەی و کردداری ئاسایی بیکەین بە 3 بەشەوە. بەشی پشتیوانی پێک دێت لە جێبەجێکار و ڕاپەڕێنەری بەرهەمەکان. سەرۆکی کۆماری سربیا بێگومان جێبەجێکاری و پشتیوانی پەرلەمان و کۆماری سربیا دەکات. لایەنی دڵنیایی و باری ئاسایشی وڵاتەکە وە بڕیاردانی گرنگ وە قبوڵکردنی یاساکان ئەمانە هەمووی لە ژێر چاودێری و دەسەڵاتی ئەودایە وە پێویستە بە شێوەیەکی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ گرنگی بە دەرکردنی یاسا و جێبەجێکردنی یاساکان بات کە ئەوەش پەیوەندی بە باری ئارامی و ئاسایشی وڵاتەکەمانەوە هەیە. هەروەکو دامەزراوەی یاسادانان و جێبەجێکردن، دامەزراوەی دادوەریش خاوەن دامەزراوەی یاسایی و پەرلەمانین. دوو دەستگای خاوەن دەسەڵات، دادگای دەستوری و دادگای باڵان کە مەرجەعی سەرەکی تێهەڵچوونەوەن. یەکێک لە تایبەتمەندیە زۆر گرنگەکانی سیستمی یاسایی سربیا یاسای کاتی یان هەڵاوێرد و هیچ کاتێک دروست ناکرێت کە ئەمەش بە یاسا دڵنیایی لەبارەوە دراوە. ئەگەر باسی بەشە ئاسایشیەکانی کۆماری سربیا بکەین یەکێک لە بەشە زۆر گرنگەکان بریتە لە وەزارەتی بەرگری کە لە ڕاستیە سوپای کۆماری سربیایە. ئەم سوپایە ئەرکی پاراستنی دەستوری کۆمارەکەی لەسەرە و هاوکات پارێزەری وڵاتەکەیە و لە کاتی هەبوونی هەر هەڕەشە و مەترسێکی دەرەکیش لەسەر ئەو وڵاتە ئەما لە ئامادەباشیان. ئەرکێکی تری پاراستنی کۆماری سربیا بەشێکی دیکە بریتە لە وەزارەتی ناوخۆ یان پۆلیس. بێگومان لە هەر بارودۆخێکدا سربیا خاوەنی هێزێکی کارای هەواڵگریە. یەکێک لە بەشە گرنگەکانی تر بریتە لە دەستگای ئاسایش و هەواڵگری. ئەم دەستگایە تایبەتە بە ئەو مەترسیانەی کە لەسەر ئاسایشی وڵات دروست دەبێت کە لە ماوەیەکی کورتە زانیاری لەسەر کۆوەکاتەوە و هەر شتێک پەیوەندیدار بێ بۆ بابەتەوە بەدەستی هێنێت. کەوایە ئەم دەستگایە لێکۆڵینەوە لە هەر کێشەیەک کات کە ڕوبەڕووی ئاسایش بێتەوە. لە ساڵی 2011 سربیا بە فەرمی بووە خاوەن ئەو ئاڵایی کە بە درێژەی مێژوو سربیەکان کردبیانە ڕەمز بۆ خۆیان و وڵاتەکان.
ڕەنگەکانی سلاڤیا تێیدا زاڵە کە بریتە لە شین و سپی. لەسەرەوە بۆ خوارەوە بە شێوەیەکی یاسووی سێ هێڵی ڕەنگەکان هەیە کە بریتین لە سوور و شین و سپی. هاوکات ئەو ئارمەی لە ناوەڕاستیدا هەیە بریتە لە ئارمی مێژووی سربیا. خاچە سربیەکە و ئەو دوو داڵی کە لە ئارمەکەدا هەیە ئەو ڕەمزانن کە لە سەردەمی بەیزەنتیەکان لە مێژووی سربیادا بەکارهاتووە و گرنگێکی تایبەتی خۆی هەیە. لە دوای دابەشبوونی یوگۆزلافیا ئەو شەڕە ناوخۆیی کە ژیانی باڵکانەکانی گرتەوە کاریگەریەکی زۆری لەسەر دانیشتوان کرد کە ئەوەش بووە هۆی کۆچکردنی بە زۆر و کۆمەڵ بۆ دەرەوە. بە نزیکی 7.5 ملیۆن دانیشتوانی هەیە کە لە سەدا 85 سربیەکان پێچیان هێناوە. هاوکات هەریەکە لە نەتەوەکانی هەنگاریا و ڕۆمانۆ و سلۆڤاکی و کرواتی و بۆسنەیی لە سەدا 15یان پێکهێناوە. ئەم فرەڕەنگی و نەتەوەیی کۆماری سربیا شتێکە کە شانازی پێواکەین. زۆر کات دەربارەی ئەم فرەڕەنگی و نەتەوەیی سربیا شت وتراوە، بەڵام ئێمە ئەمانەوێ ئەم جیاوازیەمان هەبێ و بیکەین. ئەو دوو هەرێمە ئۆتۆنۆمی سربیا کە یەکیشیان ڤۆیڤۆدینیایە نزیکەی زیاتر لە 30 کەمەنەتەوەی جیاوازی تێدایە. ئێستا ناتوانم دانە ناوەکانیان بژمێرم. کاندێکیان بریتین لە ڕۆمانی، هەنگاری، سلۆڤاکی، بولگاری، کەوایە کۆماری سربیا پێک هاتووە لە چەندین نەتەوەی جیاوازی ڕەنگاوڕەنگ. دەربارەی دانیشتوانەکەی بارودۆخ تایبەت و سەرنجڕاکێشیش هەیە. بە تایبەت کاتێ باسی تەمەن ئەکەین، لە ڕووی تەمەنەوە سربیا وڵاتێکی بەتەمەنە. بەڵگرادیش یەکێکە لە شارە هەرە کۆنەکانی دنیا. لە ژماری ئەو کەسانەی کە لە کۆماری سربیادا ئەژین ئەوترێ کە ساڵانە 30 بۆ 40,000 کەسی لێکم ئەکات. دوای هەژماری دانیشتوان و نەتەوەکان بۆ تێگەشتن لە ڕۆژگاری ئەمڕۆی سربیا یەکێک لە سەرچاوە گرنگەکان بریتە لە پێک هاتە کۆمەڵایەتیەکان. ئەگەرچی لە ماوەی سۆسیالەکاندا پێک هاتە کۆمەڵایەتیەکان جیاواز جیاکاری بۆ کراوە، هەرچەندە حاڵەتەکەش گەورەتر بوو و تەنانەت باری ئابووریشی لەگەڵدا تێکەڵ بووە. یەکێک لە ئامانجە گرنگەکانی سربیا لەبارەی باریدارایی سربیاوە بریتە لە جێگیرکردنی چینی ناوەڕاست، ئەویش بە گوێرەی ڕێژەی دانیشتوانەکەی. بەڵێ جیاوازی چینایەتی هەیە، هەرچەنە من ئەمەوێ هێڵێک بهێنم بەژێر ئەمەدا. ئەم کۆمەڵەیە لە خاوەندارێتی دەوڵەتەوە واتە کۆمەڵێکە کە گۆڕانی لە سۆسیالیزمەوە بینیوە و بەرەو کاپیتالیزم. لەبەر ئەمە ئەو دەیان ساڵی کە تێپەڕی تایبەت کراوە بە هەموو ئەو گۆڕانکاریانی کە تێیدا ڕوویداوە. ئەم ماوەیە جیاوازی کۆمەڵایەتی و بێگومان چینایەتی کۆمەڵایەتیش ڕووی لە زیادبوون کرد. هەندێک جار خۆشییان لێت و زوو لێرەیە ئەڵێن کە چینی ناوەڕاست هیچ نەبووە، چونکە تەواوی دانیشتوانی کۆماری سربیا لە ڕێژەیەکی کەمی دەوڵەمەندەکان و ڕێژەیەکی زۆری فەقیرەکان تێیدا بەربڵاوە. لە کوی دانیشتوانی خەڵکی سربیا دابەشکاری نەتەوەی و چینایەتی زیاتر بۆ ئەو بارودۆخە ئەگەڕێتەوە کە بە بنەڕەتترین هۆکاری ئەو حاڵەتەدا دەنرێت کە بریتی بووە لە ئەو جەنگە درێژەی کە وڵاتەکەی تیادا بوو. ئەو دۆخە تراژیدیانەی کە تێیدا ژیاوە و هاوکات کۆچی گەورەشی تێدا ڕوویداوە. لە هەمان کاتدا سربیا کۆچەریشی هاتۆتە سەر. ئەو کاتەی لە پێش دابەشکاری یوگۆزلافیا و ئەو شەڕە ناوخۆیی تێکەوتبوو، سربیا لەو تاقیکردنەوەی کە کۆچبەری لە خۆی گرت لە چاو ئاستی وڵاتانی دراوسەیدا بە سەرکەوتووی تێپەڕاند و بۆ یەکێک لە باشترین وڵاتەکان. ئێمە وەکو کریستانی کڕواتی لە ساڵی 1995ەوە لە کنینی کۆماری سربیایین. ئەو ساڵا کۆماری سربی کراینی لە ناوچوو و ئەتوانم بڵێم ئێمە ینی هەمومان کۆچمان کرد. تەنها لە مانگی 1995 220,000 سربی و لە جەنگی دووەمی جیهانیش
تا ئەو ڕۆژانی کە جەنگیش بە سەدەها هاوڵاتی لە دەستدراوە. ئێمە وازمان لە گۆڕستانەکان هێنا و بەرەو سربیا بەڕێکەوتین وە لەوێوە بە هەموو جیهاندا بڵاو بووینەوە. ئێمە لێرە لە بەڵگراد لە کۆماری سربی کرایینی ینی لە کرواتیاوە ڕێژێکی زۆر پەنابەرانمان قبول کرد و ئەوە لە دوای 4 ساڵ. ئەمە بمانە ڕاستەقینەکەی جەنگیشی ناوخۆیی بوو و خەڵکیش لە جەنگ ڕای ئەکرد و هەریەکە و پەنای بۆ وڵاتێکە برد کە بەڕاستی ئەمە کۆستێکی دەرونی بوو. سەر ڕای ئەوەی هەموو بە یەک زمان قسە بکات گەر خەڵکەکە لێرە لە یەکەوە نزیک بن ئەوە هیچ گرنگ نییە کە پەنابەر و کۆچبەرەکان چەندە جیاوازیان هەیە لە ڕووی کلتور و کۆمەڵایەتیەوە. ئەم لە باژارێ بەلگراد لەبەر چەمێ تونا و ساوانە هەردوو چەم لەوێ دگهن هەفتوو و بەر بە ئەوروپا دەهەرکن و گەرامەی لە ناوا سربیستانژی دەوام دکە. میلۆز بەڕوونیدان بەوە دادەنێت کە لە سەرەتای یۆگۆزلافیای سۆسیالیستەوە کە هێزێکی فیمینیزمی لە دەمارەکانی ئافرەتاندا هەبوو کە بۆ بزوتنەوەیەکی ئافرەتانە. ئەمە ژۆک و هەر شتێکی تر کاریگەری هەبوو ئەگەر جەنگ بوو بێت یان جەنگی زمان بوو بێت. بزوتنەوەی ژنان هەر لە دابەشبوونی یۆگۆزلافیاوە هەیە، تەنانەت ئاڕاستە کۆمەڵایەتەکانیش کاریگەری خۆیان هەبووە. ئەو شتەی کە خاوەنین ئەم دیموکراسیە ڕێژەیەیە. ڕێک ئەمەوێ پڕ بە پێستی خۆی بڵێم دیموکراسیەکەمان بە تەواوەتی ڕێژەیە. تا ئێستا لە ژیانی کار و ڕۆژانەمدا پەنجەم خسپێتە سەر هەر ڕوێکی کۆمەڵگا ئەوە هەمووی فشار بووە. بەو شێوەیە هەست دەکەم بڵێ فشارمان زۆر لەسەرە. ژێلی سێڤێتا بلۆگاژۆڤیچ سەرۆکی بەشی لێکۆڵینەوەی ئافرەتان ئەم دیموکراسیە ڕێژەیە دەبەستێتەوە بەو یاسایی یەکێتی ئەوروپا کە تەنها لەسەر کاغەز هەن و هیچی تر. کامەش زانیاری زیاترمان ئاەتێ لەسەر بزوتنەوەی ژنان. گەر باسی یوگۆسلاڤیای کۆن و سەردەمی جەنگ بکەین لە ڕوانگەی سیاسی و کولتوریەوە ئەو کات و ئێستاش جوڵە و ڕێکخراوە بزوتنەوەی فێمینیزم و ژنان و ڕۆڵەکانیان کاریگەری زۆری هەبووە. چونکە ئەمانە لە هەمان کاتدا تاکە پێشچوونێک بوو بۆ بوونی خۆیان. و ئەمڕۆ کاتێک باسی مافیافرەتەکەین لە ڕاستیدا خۆیە گەڕینەوە بۆ ئەوروپا و ئەو دۆخە سیاسی و یاسایی کە ئەوروپا بەخۆیەوە بینیوە. لەم نێوەندەدا سربیا دەشێ بڵێم بەداخەوە هەروەک وڵاتانی دیکەی هەرێمەکە تەنها کۆپی ئەو یاسا و داواکاریانەی ئەوروپا دەکەنەوە. و دەربارەی دۆخی ژنان و کەمینە گروپەکان تا چەند ئەو مەرجانەیان لەگەڵ بەکار دەهێنرێ بە شێوەیەکی بنەڕەتی هیچ دڵنیان نیم. دەربارەی فرەنەتەوەییەکانی سربیا دەبێ بە وریاییەوە ئەوە بڵین بێجگە لەو هەنگاریانی کە لە هەرێمی ڤۆیڤۆدینا دەژین بەداخەوە زۆربەی بڕگە یاساییەکان جێبەجێ ناکرێت. ئەمەش دەربارەی دانیشتوانی کە مەنەتەوایەتیەکان ڕاستێکی ناحەق کە بەکەم دێنە ژماردن بۆ نمونە لە دەستگا پەروەردەیەکاندا بابەتی زمانی یەکێکە لە نمونە ڕوونەکان کە ئەبیندرێت. لە بنیەتی زمانی سربیدا زمانی کەمەنەتەوەیەکانیش لە سیستمی پەروەردەدا لە بەرچاو گیراوە وەک بولگاریا و ئەڵبانی و ڕۆمانی و زمانی ئۆکرانی و تەنانەت زمانی هەنگاریش. گەرچی لە دەرەوەی ڤۆیڤۆدینا هەموو ئەمانە لە سربیا لە کاتێکدا پێکەوە بەکار نابرێت. لە بەلگرادێ ژیان هەر وەختی بناو و دەنگە
li êvarê Belgradê cuda ne, ka em binerin. زمانی فەرمی سربیا سربیە و بە نزیکی 7 ملیۆن خەڵکی ناوە و 5 ملیۆن خەڵکی دەرەوەی وڵات ئەم زمانە بەکارێنن. ئەلفوبی کریل بەکار دەبرێ هاوکات ماوەیەک بەهۆی چەند هۆکارێکی سیاسیەوە لەجێی زمانی سربی زمانی کرواتی بەکاردێنرا. بەڵام هەرچۆنێک بێت ئەم زمانە خاوەن مێژوویەکی تایبەت و سربەخۆیی خۆیەتی. زمانی سربی زمانی هەموو سربیەکانە. سربیەکانی دەرەوەی وڵاتیش بە هەمان زمان قسە دەکەن. زمانی سربی لە زمانەکانی سلاوی و ڕاستتر لە گروپی زمانی سلاوی باشوورە. ئەم گروپە بێگومان گروپێکە کە لە خێزانی هێندو و ئوروپێوە هاتووە کە دواتر برەوی پێدراوە. سەرەتای زمانی سربی دەگەڕێتەوە بۆ سەرەتای سیریل و مێسۆدەکانی کە ئەو هەرێمی ئوروپای بەرەو کریستیانی بوون برد. لەو زمانەدا زمانی ئەدەبی بەگشتی لە کلێسەوە وەردەگیرە. زەمان و قۆناغی دوای ئەوە بە سەدەی 16 و 17 دادەنرێت کە تیایدا کردنەوەی قوتابخانە ڕووسیەکانی تێیدا قبول کرا. ماوەیەک زمانی سربی بۆ سرب و کراتیش هەمان زمان بوو. لە ئێستایا زمانی سربی زمانی فەرمی وڵاتی سربیایە. ئەلفوبێی کریلیش ئەلفوبێی فەرمیە. وەک لایەنی پەروەردەش لایەنە ئەرێنی و گونجاوەکەی بنیادنراوی یۆگۆزلافیای کۆن درێژی هەیە. لە ئێستادا لە پاڵ ئەوەشدا هاوکات لە پاڵ دامەزراوەکانی حکوومەتدا دامەزراوەی تایبەتیش زیادی کردووە. ئەو بێگومان بەپی ئەو یاسانی لە یەکێتی ئەوروپادا بوونیان هەیە. لەم ئەوەی بۆلۆگنا بابەتی پەروەردە یەکێکە لە بابەتە هەرە گرنگ و هەستیارەکان. سیستەمی پەروەردەی سربیا لە دوای دابەشکاری وڵاتەکە و گۆڕانکاریەکان دووبارە هەوڵ درراوە بخرێتەوە سەر پێ. سیستەمی ئێستا هەندێک بڕگەی هەیە کە وەکو میرە لە سیستەمی کۆنی سۆسیالیستیەوە بۆی ماوەتەوە و درێژی پێدا. لە هەمان کاتدا تازەگەریەکان لەبەر چاوە و هەوڵ درراوە کە بچینە ناو ئەو بارە ئابوووریە کاپیتالیزمی کە دروست کرا. لەم بارەیەوە چەندین زانکۆ قوتابخانەی تایبەت ئەکرێتەوە و لە هەمان کاتدا قوتابخانە حکوومیەکانیش هەر بەردەوام دەبن. بەڵام لە پاڵەمەشدا گفتوگوی گرنگی ئێمە بریتیە لەوەی کە کراوە بین بەڕووی دنیادا و بەلایانی ئەرێنی لەگەڵ دنیادا لە گفتوگۆدا بین. هاوکات سیستمی پەروەردە چەندین لایەنی هەیە کە ئەوشێوەی خۆی لەگەڵ زۆربەی شاری باڵکانەکاندا پیشانەدات. سیستەمی خوێندنی سربیا بەسەر سێ بەشدا دابەش هەبێ. سەرەتا خوێندنی بنەڕەتیمان هەیە بۆ ماوەی 1 بۆ 8 ساڵ بەردەوام ئەبن. دوای ئەو خوێندنە ناوەندی دەست پێیەکات. دەتوانین خوێندنی ناوەندیش بکەین بە دوو بەشەوە کە بریتین لە ئامادەیی گشتی و ئامادەیی پیشەیی و دوای ئەمەش خوێندنی کۆلێژ دەست پێیەکات. سیستمی بەکارهێنانی تەندروستی لە سربیابوونی هەیە کە بەردەوامی سیستمە تەندروستیەکەی یۆگۆزلافیایی پێشووە. وەک یەکەم هەنگاو خاوەنی سیستەمێکی خزمەتگوزاری تەندروستی کۆمەڵایەتین بەگشتی ڕێک وەک ئەو سیستەمە گەورەی کە لە یۆگۆسلافیای کۆندا کاری پێکراوە. هەروەها پرسیارە سەرێکیەکە لێرەدا چۆن ئەو مۆدێلی کارە لە ئەمڕۆدا بەکار بهێنرێ. هەر خەڵکێک لە هەر لایەکی سربیاوە وەک یەکەم هەنگاو دەتوانێت دەستی بگا بە خزمەتگوزاری سەرەتایی تەندروستی ئەگەرچی بە بازاڕکردنی سێکتەری تەندروستی دەستی پێکردووە کە بەداخەوە ئەمە نایەکسانی دروست کردووە. هەرچەندە ئەگەر بەهۆی جەنگەوە بوو بێتە وڵاتێکی لاوازیش، بەڵام سیستمی تەندروستی هەر لە کۆنەوە بە شێوەیەکی دروست بوونی هەبووە
هاوکات گەرچی لە زۆربەی بارودۆخەکانی جەنگیشدا لایەنی تەندروستی هەمیشە هەوڵی سەرپێخستنەوەی بۆ دراوە. دەربارەی دین و بیر و باوەڕەکان لە وڵاتەدا دووبارە هەمە چەشنی و فرەبیر و باوەڕی بوونی هەیە. بەتایبەت لە کاتی جەنگەکان سەربیەکان و کرواتی و بۆسنەیەکان تەنگەشە کەوتوتە نێوانیانەوە. وەکو دیانەتەکانیش ئۆرتۆدۆکس و کاسۆلۆکی و موسڵمانەکانیش هاوژیانی ئەم وڵاتە بوون. گەرچی زۆربەی ڕێگەکان بۆ هاوڵاتیانی سربی بەرەو ئۆرتۆدۆکس کراوەتر بوون، بەڵام لە سربیا بە شێوەیەکی گشتی و گونجاو هەموو لایەنەکانی تێدا بەرجەستە بوو، وەکو هابوونی 5 کڵێسە و 2 کۆمەڵی جەماعەتیش. ئەمانەش کە کڵێسەی ئۆرتۆدۆکسی سربی و کڵێسەی کاسۆلۆکی ڕۆمی و کڵێسەی پرۆتێستانەکانن. وە کڵێسی کرواتی و مەسیحی و موسڵمان و یەهودیەکانی پێکەنابوو، بەڵام قورسایی کڵێسەکانی ئۆرتۆدۆکس لە هەموو شوێنێک هەستی پێدەکرا. گاوا دەریەوەش فێربوون و فێمکردن ێرەڤەکری بن هێ gelek ریێ درێژ پێشیاوە هەنە. ئەم بخۆشی و هێوی و پرسگرێکێوێ سربیستان لە دوو خۆ دهێلن و ji بۆ فێربوون و فێمکردنا ژیانەکە din dikevin riyeke din. وڵاتەکەم خۆش دەوێت، لێرە لەدایک بووم، لێرە گەورە بووم و هەموو ژیان لێرە بەسەر بردووە. نەمدەیست بچمە دەرەوەی وڵات، دەمەوێت لێرە بمێنمەوە و بمە خاوەنی ئیشێکی ئاسایی، دەمەوێت لێرە هەست بە کێشەکانی خۆمان بکەم. پێکەوە هەوڵ دەدەین و بەسەر کێشەکاندا سەر دەکەوین و ژیانی ئێرەمان بەرەو باشتر و باشتر دەبین. کوردەکان سربەخۆیی یان ئۆتۆنۆمیان لە دوای جەنگی جیهانی یەکەم بەدەست نەهێنا. لەبەر ئەمە لە ئێستاە ڕەنگە لە سەرانسەری دنیاە ئەو میلەتەی لەم هەرێمەیە کە ببنە خاوەنی دەوڵەتی خۆیان کوردەکان کە گەورەترین نەتەوەن. ئەگەر ئەوە ڕووبات بەڕاستی زۆر سەرنجڕاکێشە بێت، چونکە کوردەکان ناحەقێکی گەورەیان بەرامبەر کراوە. Example of double standards because Herbigi gele Kurd and Spas.